بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ. کاک عیماد باسی ئەوم کرد کە ڕەنگە ئێستا کەسانێ بڵێن کاک عیماد دەق و دەق گەڕانەوەکەی ڕاستە، بەڵام من پرسیارم لە گەڕانەوەی خاکی نەگەڕاوە کرد. باسی ئەوم نەکرد کە ئێوە بچن بۆ خاکی نەگەڕاوە بۆ دەنگ بۆ پۆستەکانی خۆتان. وەڵامت چییە؟ ئێمە 6 ئەندامی پەرلەمانی کەرکووکیمان بردوۆتە ناو پەرلەمانی عێراقیە. ئەو 6 دەستە گوڵا ئیسە دیفاع لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان و ئیش لە ناو ئەو مەحفەلە ئەکەن سەرڕای ئەوەی کە وەکو باسم کرد ئەو دەنگانەش حزوری کورد لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان پیشانەیە. ئەوە سەرکەوتنیە. باشە مادەی 140 کەواتە نەمردووە بۆ یەکێتی مادەی 140 نەمردووە. مادەی 140 مادەیەکی دەستوریە جێبەجێ نەکراوە و هەر ئەوەیە کە دەسەڵات و لایەنە سیاسیەکان بە یەکێتی و پارتی و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان ئێمە توانیمانە زۆر شت بکەین. زۆر خەڵکەیە ئێستا مەسلەی تەطبیعەکە کە خەڵکی عەرەب ئەڕواتەوە و پارە وەرەگرێ، کوردەکە پارە وەرەگرێتەوە چێتە شوێنەکەی خۆی. هەندێک شت هەیە کراوە بەڵام زۆر شت ماوە. ئەوەش بەندە بە هێزی خۆمان، بەندە بە یەکڕیزی ناو ماڵی خۆمان کە بتوانین ئەو مادە بە ئاسانی جێبەجێ. باشە بەم هەموو سەرکردە سیاسیەوە لە عێراق کە پۆستی ئیداری و حکومڕانیان هەیە بە دوو حیزبی گەورە و بە چەند حیزبێکی ئۆپۆزیسیۆنەوە کە سەنگی سیاسیان لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە. ڕەنگە ئێستا گەنجێک بڵێ ئەمە قۆناغی زێڕینی ژیانی کوردە بە درێژایی 2000 ساڵ لە ڕووی حکومڕانیەوە کە ئێستا ئەوەندە پارە و دەسەڵاتی بەدەستەوە بێ. ئەی بۆ مادەی 140 وەکو پێویست ناڕاتە ڕێوە هەنگاوەکانی مادەی 140 لایەنەکانی تر چنەتەوەکان بگرە وەکو عەرەب و وەکو تورکمان وەکو مەسیحی ئەوانش بەشێکن لە معادلەکە. یعنی مادەی 140 هەرەوە نییە کە کورد بە تەنها توانێت قەراری لێ بدات و مەسەلەکە لای خۆی بێت و جێبەجێ بکە. ئەبێ قناعەت بە مقابلەکانی تر بە نەتەوەکانی تر کە لە ناو کەرکووکە ژین ئەبێ ئەوانش بەشێک بن لە حەل. ناکرێت و لە مادەی 140 و کێشەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بە کورد بە تەنیا حەل ناکرێت. باشە پرسیارێک لێرە دروستە بێ وەڵامەکەتم پێگەیشت. ئێستا ڕەنگە کەسانێ پرسن باشە ئێوە ناتوانم قەناعەت بەوانەی بەو پێکاتە نەتەوەی و ئیتنیکیانە بکەن کە پەیوەندیان بە مادەی 140ەوە هەیە. ناتوانن قەناعەت بەو هێزانە بکەن. ئەوان ئەتوانن بەڵام و ماتەڵە بە مادەکە بکەن. لە ناوخۆی خۆشتانە ئەبینین کە بەردەوام هەر کەسێک سەیری مێدیاکانتان بکات بەردەوامەکەوێتە دڵە ڕاوکیەوە. مەبەستم مێدیای ئێوە ئۆپۆزیسیۆناڵێ تووشی نوع لە تەشەنوج و سترێسی سیاسیە بیت لە ناوخۆیە مەسەلەن بۆ یەک ئازان بۆ یەکترشکانن بۆ ڕەشکردنی ئەزمموی سیاسی کورد و مەسەلەن ئێوە ئەوان بکەن بە پیاوی شۆڤێنیەکان و ئەوان بە ئێوە بڵێن مەسەلەن ئەمانە بەس ڕاوە دۆلارەکەن و ینی ئیکەواتە پرۆسی سیاسی لە کوردستانە خەریکە ئیفلیجە بێ. پرۆسی سیاسی لە کوردستان بێ نوقسانی نییە، بەڵامە بێ هەوڵ دەین چاکیکەین. یعنی ئەو پرۆسەیە کە تۆ جەنابەت باسیەکەی زەرەرەیە لە هەموو داخوازیەکمان لە هەموو حزوورێکمان. چەند من زۆر جار باسمان کرد چەند ئێمە وەکو لە ناو بزوتنەوەکەمان لە ناو کوردستانەکەمان یەک و یەگرتوو بین ئەوەنە هێزمان زیاترە بێت بۆ جێبەجێکردی داخوازیەکانی ترمان لە چوارچێوەی عێراق. چەند ناکۆک بین ئەوان لەسەر ئاگری ئەو ناکۆکیە گۆشتی خۆمان لەسەر ئاگرەکە. کاک عیماد ئەمە بگەڕێمەوە بۆ سەرەتای دیالۆگەکەمان لە باسی ئینشقاقا جەناب قسەیەکە کرد کە مۆزوعی ئەو تند و تیژەی کە لە ئینشقاقەکەوێتەوە لە ناو پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتە یا بە تایبەتی لە شەرقی ئەوسەط و هەندێک وڵاتی نازانم پێی بڵێم دواکەوتویان نا بەڵام باشە بەڵام ئێوە وەک ئەزانین ئێوە تەجروبەی حکومڕانی و تا ڕادەیە دەتوانم بڵێم دەوڵەتداری و ئەوانە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەزمموی پراکتیکی مەبەسمە لە هەندێک لەو سەرکردانەی کە ئێستا لە عێراقی فیدراڵە حکوومەکان زیاترە. بەڵام بینیمان حزبی داوای ئینشقاقی تێکەوە بەڵام وەکو کوردستانەکەی خۆمان مەسەڵەن تەلەڤیزۆنەکان نەکەوتنە ڕەشکردنی یەکتری و ئەوانە ئەبینین مەسەڵەن هەندێک جار کێبڕکێ و سراعە سیاسیەکان و جیاوازی بیرروڕا لە ئیسرائیل لە نێوان حزبی کادیما و عەمەلا ئەگاتە هەڵۆشانەوەی حکوومەتی ئەتلافی. بەڵام وەکو وڵاتی ئێمەی لێ نایەت و لەسەر زۆر مەسائلی گەلی استراتیجیکی گەلی ئیسرائیل هەمویان کۆکن. بۆ لای ئێمەوانە لای ئێمەوانێ چکە ئێمە
نەریتێکمان هەیە لە شۆڕشی چەکداری هەموو ئینشقاقێک کە دروستە بوو لە ناو بزوتنەوەیەکی چەکداری چەک زیاتر تەحکومی پێکرد کە هاتووینەتەوە ئەو خەلفیەتە لە مێشکی زۆربەی قیادە و لە مێشکی زۆربەی کادرەکان ماوە ئەوە یەک بۆ شەڕی ناوخۆ دروست بوو لە دوای ڕاپەڕین حەق بوو نەئەکرایسە ئەم عەقلیەتەی کە ئیستا ئەم ئۆپۆزیسیۆن هەیەتی ئەم دەسەڵات هەیەتی من تەسەوڕەکەم عەقلیەتی جاران ساڵی 94 و 93 و 95 بۆ ئیسە شەڕ دروستە بوو بەڵام من تەسەوڕەکەم قیادەی کوردی نازجتر بووە سنگی فراوانتر بووە دیدی ئوفقی واسعتر بووە فراوانتر بووە کە ئیسا ئەو شتانە ڕوو نایە ئێستا کەواتە ئێستا مەغزانەکانتان پڕترەیە عەقڵی سیاسی و بەرپرسیارەتیتان بەرامبەر بە نەتەوەکان نییە نیوەیە هەردووکی یعنی مەکجاری فێر نەبوو نەگەیشتێتە ئاستی پڕ نەگەیشتێتە ئاستی دی بڵێت تۆ لە مەسلەکان نەترسیت باشە مەغزانەکە تەحەکوم بە عەقڵەکەواکایە عەقڵەکە تەحەکوم بە مەغزانەکەواکە خۆی لە منطقا بێ عەقڵ تەحەکوم بە مەغزانەکە بکە بەڵام جار هەیە زروفێک دروستە بێ لە دەست دەڕوە یعنی هەموو جارێکی شەڕەکان شەڕی ناوخۆ لە حەدەسی زۆر بچوک ڕوویاوە لە ئاستێکی زۆر نزم دەستی پێکرد ئەوە زروفەکە دروستی کرد لەم دوایی یا خەریب و گاتە تونند و تیژی یا منطقەکەی ئێوە قیادەکە نازج بوو قیادەکە نازج بوو قیادەکە ئیدارەی مەسلەکەی کرد کە نەیهێشت بگاتە ئەو ئاست مەبەستە قیادەی هەردوو وڵاتانە دەسەڵات قیادەی ئەوانش من دەوری نکوڵی لە دەوری ئەوانش ناکەم ئەوانش مەسئولیت لەسەر شانیان بۆ کە ترساون یا ئێمە ترساوین بگاتە ئەو ئاستە چووکە لە هەمومان تەجروبەی ئەوەمان بینیوە یا ئەو تەجروبەمان لەو تەجروبە ژیاوین کە چۆن لە مشکلەیەکی بچووکی ناوچەیی زۆر خوارەوە کەم پەرەی سندۆ گەیشتۆتە ئاستی گەوراوە ئەم جارە ئەوە ڕووی نەیە ئەوە یەکێک لە دەستکەوتەکانە باشە ئێوە زۆر جار لە وەڵامی پرسیاری پێشوما بە تایبەتی باسی یەک ڕیزی و یەک تەبایی گەلی کورد و یەک دەنگیتانە کرد بۆ ئەوی کە زامنی خاکی نەگەڕاوە بکەین بەڵام ئێمە زۆر دەمێکە لە سەرەتای دروستبوونی پرۆسی ئاشتی و اتفاقی واشنتۆنەوانە ئەمە لە مەسئولەکان یەکێتی و پارتی زۆر ئەم قسەیەمان بیستووە مەبەستان لە ئەمێ زیاتر بۆم شەڕەکەی مەبەستان لە یەک دەنگی و یەک ڕەنگی و ئەوانە چییە مەبەستان ئەوە ئۆپۆزیسیۆنیش بێنەوە ناو دەسەڵاتەوە ئیتر بە هەمووتان بێ دەنگ ببن و مەسەلەن خۆتان چیتانەوێ پارە و دەسەڵاتتان لا بێت و خۆتان هەرچی ئێوە بڕیاری لێبن بۆ کورد باشە هەرچی ئەوە ڕەتان کردەوە بۆ کورد خراپە یان ئەتانەوێ مەبەستان لە ئاشتی ئەوەیە خلافتان هەبێ بە ئاشتی ئیداری خلافەکانتان بکەن پێمان باشە ئێمە بە حکومەوەی لە کۆمەلگایەکین چینی تایە توێژی تایە مەساڵحی تایە لە کۆمەلگایەکین لە زمنی ئەو کۆمەلگایەکە لە ناوچە و لە دنیا هەیە ناتوانین ئێمە بە دەربین لە هەندی یاسا و ڕێسایی کە لە دنیای سیاست هەیە و لە دنیای کۆمەلگای با بڵێم چ مەدەنی بێت و چ غەیرە مەدەنیش بێت ئێمە لە زمنی ئەوە ئەژین ئێمە پێمان خۆشە حزب هەبێت ئێمە ئاڵا هەڵگری فرەحزبین ئێمە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان لە کاتی دروستبوونیە منبەری جیاوازە بووە ئێمە ئاڵا هەڵگری با بڵێم دەستە با بڵێم چۆنەڵێت ناڵێم یەکێک لە محوەرە ئاساسیەکانی ئەوە بووینە کە بەرەی کوردستانی دروست ببێت و بە بەرەی کوردستانی بتوانین ئیدارەی حرەکە سیاسیەکەی خۆمان بدەین ئیسەش پێمان خۆشە حەزب هەبێت ڕێکخراو هەبێت بەڵام جیاوازیش هەبێت جیاوازی لەوەی کێ ئەتوانێت خزمەتێکی باشی ملەتەکە بەرنامەی ئەو بەرنامەی من کەرەستەی ئەو کەرەستەی من ئیشکردنی ڕۆژانەی ئەو ڕۆژانەی من چونکە ئیستا ململانەیەکە بۆتە ململانەیەکی سیاسی پەرلەمانی کە تۆ بە سندوقی دەنگدان ئەتوانی دەسەڵاتی سیاسی بگریتە دەست ئەو کردەوە ئەو بەرنامەیە جیاوازیەکەی بکەینە ئەساس لە جیاتی ئەوەی هەموو لە یەک حەزب کۆ بکەینەوە خۆی ئەگەر ئێمە هەموو لە یەک حەزب بکەینەوە هەر حزبێکی تر دروستە بێ ئەبێ جیاوازیمان هەبێ بەڵام جیاوازیەکە لەسەر ئەساسی ئەوە نەبێت من ڕەفزی تۆ بکەم من تۆ نقمی خوێن بکەم من دەور بە تۆ نەدەم تۆ قبولی من نەکەی یعنی جیاوازی لەوەیە کە یەکتری قبول بکەین لە پێناوی خزمەتی ئەم ملەتە لە پێناوی ئەوەی کێ نموزەجێکی باشتر تەقدیمەکە نەک کێ ئەتوانێت ئەوەی تر چۆنەڵێت لە ساحەکە دەرپەڕێنێ کێ ئەوەی تر با بڵێم ئەشکێنێت و هینیەکە
ئێمەش وەکو مجتەمەعەکانی تر و کۆمەڵگاکانی تر ئیسە لە تورکیا چەند حزب هەیە، لە وڵاتانی غەرب و ئۆڕۆپی چەند حزب هەیە، با ئێمەش بە هەمان شێوە یعنی حزبەکانیش حزوری خۆیان هەبێ و چۆنە دەستا و دەستی دەسەڵاتیش بە سندوقی دەنگدان بێت لە جیاتی ئەوەی بە ئینقلابات و خوێن و تند و تیژی بێت، بە فەرز نەبێت فەرزی بکاکەوە ئەوە دەنگدانە با ملەتەکە شوێر بێت کی دەنگ بەو لایەنە بدا کە متمانەی پێیەکە، دەنگ بەو لایەنە بدا کە ئەتوانێت قیادەی با بڵێم حکومڕانیەکەی بۆ بکە، ئەوەی تریش کە نایەتە سەر حکوم معارەزەیەک بێت شەریک بێت وەکو تۆ باسێکەکەی ئەو وڵاتانەی کە بەکارت هێنا باست کرد شەریک بێت لەو وڵاتە بەیانی دوو بەیانی ئەویش ئەبێتە دەسەڵاتیش بیر لەوە بکاتەوە ڕۆژ شەریکە شەراکە مەبەست لە شەراکەچیە مەبەستەوە بێن پۆست و شت وەربگرن یا مەبەستەوەی کە بە سەرنج و تێبینیەکانیان دەوڵەمەنی پرۆژەکە بکەن ترسیان لە ئەزمونونەکە بێت، ترسیان لە وڵاتەکە بێت، مەبەستیان لە گەشەکردنی وڵاتەکە بێت نەڕوخاندنی دام و دەستگای وڵاتەکە، یعنی بەوە بتوانن دەور ببینێت. ئێمە وەکو باسم کرد ئەمڕۆ پارتی و یەکێتی لە دەسەڵاتە، بەیانی دوو بەیانی انتخابات دەکرێت پارتی و یەکێتی با لە دەسەڵات نەبێت معارەزە بێت، یعنی ئێمە ئەگەر ئەوەمان کرد وەکو یەکێتی و پارتی لە عەقڵیەتی خۆمانێگەت ڕۆژێ لە ڕۆژانیەت ئێمە ئەبینە ئۆپۆزیسیۆن و معارەزە، ئەوە لە ئیسە خۆت ئامادە کردو بۆ قۆناغێکی تر، معارەزەش ئەبێ بیر لەوە بکاتەوە ئەمڕۆ معارەزەیە ڕۆژێکیەت ئەو یەتە دەسەڵات. بەڵام ئێوە خۆتان ئامادە کردووە بۆ ئەوەی مەسن ئەو کولتورە دروست بکەن هەوادار و لایەنگرەکانتانیا خۆتان لەلایەنی سایکۆلۆجیەوە لەلایەنی عەقلیەوە ئامادەگی ئەوەتان تیابێ هەم بەرپرسیارەتی ئەوەتان تیابێ ئەگەر ڕۆژە لە ڕۆژان مەسەڵەن وەکو مفاجەیەکی سیاسی حیزبێکی تر لە کوردستانە دەنگی لێ ئەوە زۆرتر هێنا دیسان مەغزەنەکان ناکەوێتەوە کار ئەوەی کە تۆ تعبیرت لە کرد. من زمانی ئەوەت بۆی نەکەم کە ئەوە ڕوونایە. باشە ئێوە مەسەڵەن زۆر جار ئەوترێت ئێستا باسی خەباتی پەرلەمانیت کرد باسی ئەوت کرد کە کورد لە پرۆسی سیاسیە هەنگاوێکی باش لە دایکبوونی لە دوای لە دایکبوونی ئۆپۆزیسیۆن و دروستبوونی دەنگی جیاواز چۆتە پێشەوە ئێستا زۆر جار نیقاشەکان لە ناو پەرلەمانە تاو تۆیەکرێ ئێوە وەکو دەسەڵات مەسەڵەن هەمیشە لەبەرەوەی کە زۆرینەی دەنگەکان لە لای ئێوە بووە هەمیشە پیادەی منطقی زۆرینە ئەکەن یا گەشتونەتەوە قەنەعەتەی ئەگەر کەمینە لۆجیکێکی پێبێ پێژنیارێکی پێبێ کە بۆ ئەم نەتەوەیە باش بێ گوێی لێ بگرن زۆر تەبیعیە بەڵام حەکەم زۆرینە و کەمینەیە ناکرێت من وەکو زۆرینە ئەو حەقا بەکار نێنم و ناکرێت ئەو حەقەش بەکار بێنم بۆ ئەوەی حرمەتی کەمینە نەگرم من ئەبێ حرمەتی کەمینەش بگرم زەمانەتی حقوقی کەمینەش بکەم بەڵام ئەبێ کەمینەش حرمەتی ئەکسەریەتەکە بگرێت من دەنگم هێناوە کە دەنگم هێناوە بۆ چییە بۆ ئەوەی بەرنامەی خۆم جێبەجێ بکەم بۆ ئەوەی خزمەتگوزاری تەقدیم بکەم بۆ ئەوەی دەنگ بۆ قۆناغی تر کۆ بکەمەوە ئەبێ ئەم حرمەتی کەمینەکە بگرم گوێی لێ بگرم و ئەوەی لێ نەکەم ئەوان هەرچی بڵێم من بڵێم ڕەفزی ئەەکەم یا من هەرچی بڵێم ئەوان ڕەفزی بکەن بۆ ئەمە منطقی هەردوو لایە باشە ئێستا ئەبینین لە هەواڵەکانی تەلەڤیزۆنا کە ئێستا پرۆسەی دیالۆگ دەستی پێکردووە لە نێوانتانە و خەریکە تا ڕادەیەکی مێدیاش تۆزە ئەو کەف و کوڵەی سار دەبێتەوە و وشەی دیالۆگ و ئاشتی و ئەمانە لە ناو بەرنامەکانی تەلەڤیزۆن و لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکانی مێدیای ئەهلی زۆرتر لە جاران ئەبینین ئاشتی من ئێستا زیاتر پرسیارەکانم بە زۆری لەسەر دەسەڵاتە لە بەروی بەرامبەر بە دەسەڵات وەستاوم بەڵام لەگەڵ پۆزیسیۆن نابم لەوانەیە پرسیارەکانی حزبێکی لە ناو دەسەڵات ئەندامێکی مەکتەبی سیاسی لە ناو دەسەڵات خود لەگەڵ هەموودا نەنیشتێت باشە مەبەستم بەڵام تا ڕادەیەک بۆ چوونەکانی تۆ ئەگەریەوە حزبێک بن استراتیژێکی موحەدتان هەبێت و ڕوئیا و ئاین دەبینیەکی وازەحتان هەبێ ئەبێت تەمسیلی بۆ چوونی یەکێتی بکە بۆ چوونی مەکتەب ڕێخستنەکەی وەنیە باشە پرسیارەکەمان با لەبیر نەچێتەوە ئێوە بەجددی وەکو دەسەڵات گەشتونەتە ئەو قەنەعەتەی ئاشتی بکەن یان ئاشتی لای ئێوە و پارتی تەکتیکێکە نەک استراتیج وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە ئاشتی یەکێک لە دروشمە ئەساسیەکانی حزبەکەمانە ئاشتی لەسەر ئاستی دنیا ئاشتی لەسەر ئاستی ناوچەکە ئاشتی لەسەر ئاستی عێراق ئاشتی لەسەر ئاستی کوردستان ئەمە شیعارێکی ئەساسیمانە ئاشتیەکی نەتەوایەتیمانەوێ ئاشتیەکی کوردایەتیمانەوێ لە ناو وڵاتەکەمان کە هەموو لایەنەکان هەموو نەتەوەکان کە لە کوردستان ئەژین
هەموو مەزهبەکان کە لە کوردستان نازیژن هەموو با بڵێم ڕێکخراوەکان کە هەن لە کوردستان حەقە زمینەیەکیان بۆ خۆش بکەین ئازادیەکیان بۆ فراهم بکەین مؤسساتی دیموکراتی خۆمان وا قایم بکەین نێڵین کەس حقوقی ئەوەکەیتر پێشێل بکە نێڵین کەس بە غەیرە با بڵێم بە حاڵەتی تەشەنج و بە گرژی و بە توندتوژی تەعاملی لەگەڵا بکرێت و پێمان خۆشە ئاشتیەکی نیشتمانی لە کوردستان بەرقەرار بکەین ئەمە شعاری یەکێتیە باشە بەڵام ئەمە بە منیەتە دی ئەگەر مستەرزەماتی نەبێت نا ئاشتی بە دوولایەنە ئەکرێت ئیستا شەڕ بەلایەنێک ئەکرێت ئیستا من و تۆ توانن شەڕێک بەرپا بکەین بەڵام ئاشت ببینەوە گەبێ هەردوو لامان قبولی بکەین ئەم ئاشت بوونەوە ئەبێ هەموو لایەک شعور بە مەسئولیەتەکە بکەن زۆر باشە بەڵام ئێوە ئێستا ئەمڕۆ بۆ نمونە ئۆپۆزیسیۆنتان هەیە بەڵام خۆ دوێنێ ئۆپۆزیسیۆنتان نەبوو مەسەڵەن ئەمڕۆ ئەڵێن ئەوە ئەبێ ئۆپۆزیسیۆنیش ملبات بۆی بە هەردووکمان بیکەین باشە کە ئۆپۆزیسیۆن لە ناوتان نابوو وەکو دەنگێک و تا ڕادێک ئۆپۆزیسیۆنەکانی تریش حزبەکانی تر لەگەڵتانە بەپێی حەجمی خۆیان شەراکیان کردبوو لە ئیدارەدانی حکوومەت وەرگرتنی پۆستەکانە ئەو کاتە تا چەند توانیتان ئەم هەموو شتەن جوان و ئینانە بکەن کە لەوانەیە ئێستا ئەجنەبیەک سەیری بکا بڵێ باشە ئەم سیاسەت مەدارە نەرمونیانانیان هەیە ئەم کووردە بووە خوا غەزەبی لێگرتون خۆ پیشاندانەکەن و ناڕازین و زۆر شتی تر دنیا ناڕازای بوون هەیە لە هەموو دنیا خۆپیشاندان هەیە کاکە لە ئیجازەی خۆت من ئەگەرەوە بکەیت بۆ لە ئەمریکا خۆپیشاندان ناکرێت بۆ لە بریتانە ناکرێت خو لە تورکیا ناکرێت لە ئیجازەی خۆت توڵێت ئەو ناڕازایی لە هەموو دنیا هەیە تا مجتەمع هەبێت تا ژیان هەبێت خەڵق طموحی هەیە و ناڕازایی دروستە بێ بەڵام ئیدارەدانی ئەم ناڕازایی ئەبێ چۆن سەیریکەین یعنی ئێوە ئەوە نەکەن لە کوردستانە خۆپیشاندان بووە دیانی کوردستان جەهەنەمستانە باشە لەسەر خۆپیشاندان باشە دەرفەتە ئەم باشە باسی ئەوەت کرد کە مەسەڵەن ئێوە ئاشتی خوازن ئێوە ئەتانەوە تا ڕادێک عەدالەتی ئیجتیماعی پیادە بکەن ئێوە بڕاتان بە پرۆسەی دیموکراتی هەیە ئێوە بڕاتان بە گوێگرتن هەیە بەڵام ئەمە بە تەنیا ناکرێت کەرەسەی ئەبێ ئۆپۆزیسیۆنیش لەگەڵمانە باشە پرسیارەکە بە ڕوون و وازەحی کە ئۆپۆزیسیۆن لەگەڵتانە نەبوو تا چەند ئەمانەتان جێبەجێ کردو بێ من کادرەکانی خۆشم ڕابێن مەسەرەمە ئەبێ کۆمەلگاکەم ڕابێنم هەوڵمان بۆ داوە خەباتی بۆ ئەەکەین کاک ڕەنج ئەمە بە قسە نییە ئەمە خەباتکردنە پرۆسەی سیاسی پرۆسەی کۆمەڵایەتی پرۆسەیەکی بەردەوامە ئەوە نییە تۆ بڵێیت وەڵا بە ئارەزوی خۆ من ئیشەکەمیسەوە تومانە دام و دەستگای خۆمان دروست بکەین دام و دەستگامان دروست کرد ئایا دام و دەستگاکانمان بێغەل و غەشە بێکەم و کوڕی نییە ئەبێ ئێمە خەبات بکەین و کەم و کوڕیەتدا دروستکەین ئەمەی کە ئیستا هەمانە هەر قانەعین بەمە سە مەسەلەن جاران ئەمان و جادەکان چاکەین جادەی شوێنێک چاکەکەین شوێنێکی ترە دێتە پێش ئەمانوت کارەبا چاکەین ئاوێتە سەر تۆ ئەتەوێ ژیانی خەڵک چاکەی ڕۆژ بە ڕۆژ لە دنیا گۆزەران و ژیانی خەڵک بەرەو پێشەوە چێت ئەبێ مجتەماعەکەی توریش بۆ تۆش وای لێ بکەیت جا ئەوەیە کە تۆ لە پرۆسەیەکی بەردەوامید لە خەباتێکی بەردەوامید من ناڵێم کە ئێمە خەباتمان کردووە هەموو داخوازیەکانی کوردمان هێناوەتە دی یا داخوازیەکانمان هێناوەتە دی هیچ کەم و کوڕەیەکی تیانە ئێمە ئیسەش دووبارەیەکەینەوە ئێمە بەردەوامی لە خەباتمان ئێمە بەردەوامی لەوەی کە چاکسازی بکەین ئێمە بەردەوامی لەوەی کە خزمەتێکی باشی باشتری ملەتەکەمان بکەین باشە بەشێک لە خەڵکی کوردستان ئەگەر بێتە سەر شەقام و ناڕەزایەتی دەرببڕێ و بەشێک لە گەنجیە وڵاتە بە دەنگی بەرز هاوار بکات هەندێک جار لە نیگەرانیەکانیان دروشمی توندیشیتیا بێوەکو بڕوخێ و ئەم حاڵەتانە پێ وایە لەسەر حەقن یا ناحەقن بەشێکی حەقن بەشێک ئیمکانێت هەڵە هەبێت لە تێگەیشتن بەشێک ئیمکانە خۆی هەر ئەوەنە عەقلی پێ بڕەکە و بەشێکیش ئیمکانە نەیارێک بێت دوژمنیەک بێت بەکاری بێت بۆ شکاندنی تەرەفەکەی تر تو ناتوانانی هەموو بە یەک چاوسێرکەی ئەوەی کە ڕوویان لە سلەیمانی و لە ئەترافی سلەیمانی ڕەواهیتیایە حەقیتیایە ئەبێ ئێمە گوێیان لێ بگرین ئەبێ ئێمە چارەسەریکەین ئەبێ ئێمە دانیشین بە خۆمانەوە بچینەوە سیاسەتی خۆمان سێرکەین یعنی ئەوە نییە ئێمە بڵێن وڵا بێباک بین لەوانەی کە هاتنە سەر جادە یا ئیسە لەسەر جادە نەماون بڵێن عواملەکە نەماوە جارێکی تر ناقەومیە شتێکی زۆر تەبیعیە بەڵێ باشە گریمان ئێستا ئەم بەرنامەی ڕاستەوخۆی و سەرۆک تاڵەبانی پەیوەندیەکە بەم بەرنامەوە ئەڵێ عیماد
تۆ بەرپرسی ڕێخستنی حیزبەکەی منی تۆ ئەندامی مەکتەبی سیاسیت من لە عێراقی نەکڵۆکە سەرقاڵی دەیان کێشە و ململانەی گەرمم تکات لێ ئەەکەم خیانەتم لێ مەکەن ئێوە هەستی منن لە سلەیمانی هەرێمی کوردستان تۆ هاوڕەکانن لە مەکتەبی سیاسی چاوی منن لەوێ عقلی منن لەوێ بۆ خەڵکی شارە حیاتەکە ڕژاوەتە سەرجادا بۆ خەڵک بۆ گەنج بۆ بەشێکی زۆر لە خەڵک لە یەکێتیەکە ناڕازین وەڵامت چیە بێ بەڵام پاژ ئەم ناوبڕە بینەرانی بەڕست پاش کەمێکی تر ئەگەڕێنەوە دیدارتان